کۆنسێرتی گروپی هونەری قەڵای شێروانەیە و ئامانج لە کۆنسێرتەکە کۆکردنەوەی کۆمەکە بۆ نەخۆشخانەی هیوای تایبەت بە توشبوانی شێرپەنجە. ئەندامانی گروپەکە بیریان لای دەستکەوتی مادی نییە، بەڵکو بیریان لای هاوکاریکردنی نەخۆشخانەی هیوایە. جیاواز لە هەرچی ئیش و کاری هونەری لە ڕابردووە لە گەرمیان ئاکرابێت داهاتێکی زۆر باشمان کۆکردوەوە بۆ نەخۆشخانەی هیوا. لەوانەیە ئەم داهاتە هەرگیز نەتوانێت تەنانەت پۆینتێکیش لە کەیسی شێرپەنجە بگۆڕێ، بەڵام هیوا و ئومێد گەڕانەوە بۆ ناو ئەو کەسانەی کە هیوا بڕاون گرنگترین فەلسەفەیە لە پشتیشە. باگراوەندی معریفی ئیشەکەی ئێمە ئەوەیە کە ئومێدێک بگەڕێینەوە بۆ ئەو ئومێد بڕاوانەی کە تاکە شوێنیان نەخۆشخانەی هیوایە. خەڵکێکی زۆر وەکو پشتیوانیەک بۆ پرۆژەی پشتیوانیکردن لە نەخۆشخانەی هیوا بلیتی کۆنسێرتەکەیان کڕیوە، بەڵام کەمترینیان بەشداریان کردووە. ئێستا کە خەریکین لێرە چەند بەڕێزێک بە کۆنسێرتێک یانەوێت هاوکاری بۆ نەخۆشخانەی هیوا بکەنەوە. نەخۆشخانەی هیوا پێویستی بەم شێوە دەعمانە هەیە، چونکە نەخۆشێک لەوەیە چاوەڕێی دەستی یارمەتی خەڵکە بۆ ئەوەی بتوانێت ئەو داو دەرمانانەی کە لە نەخۆشخانەی هیوا هەیە لە هیچ نەخۆشخانەیەکی تر بۆ مناڵی فەقیر و کەسی هەژار ناتوانرێ بکڕێت. بۆیە ئێمە بە هەموو شێوەیەک پشتگیری یەکەین، داواکارین لە خەڵکی دەستڕۆیشت و لە خێرخوازان ئەوانەش بێن لەم کۆنسێرتە بەشدار بن. ئەندامانی گروپی قەڵای شێروانە بەوپەڕی حەماسەتەوە کۆنسێرتەکان بەڕێوە برد. بیریان لای ئامانجی کۆنسێرتەکەیان بوو کە ڕەهەندێکی مرۆڤایەتی لە پشتەوە بوو. کە ئەگەر تروسکایەکیش بێ هیوایەک بگەڕێنینەوە بۆ هیوا و بیسەلمێنین کە مۆسیقاشە توانێت لە قسە زیاتر بەئاخبێ. زۆر جار لە کاتی قەیران و ناڕەحەتەکاندا کە دووچاری خەڵکی کوردستان دەبێت، هونەرمەندان بە هونەرەکەیان بەشداری لە لابردنی گرفتەکانی سەرشانی خەڵکی دەکەن. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، گەرمیان.